جوتیار و خاوەن پیشە ناخۆیەکان لەگەڵ پێگەشتنی بەرهەمەکانیان کێشەی فرۆشتن و ساختکردنەوەیان بۆ دروست دەبێت لە بازاڕەکاندا. خاوەن پرۆژەکانیش وەک بەدیلێک بۆ بازاڕەکان بیرلاکردنەوەی پێشەنگای تایبەت دەکەنەوە تا لەو ڕێگەیەوە بەرهەمەکانیان بناسێن و بە نرخێکی گونجاویش بە هاوڵاتیانی بفرۆشن. لە ئێستا با بڵێن بازاریان کەمە لە دەرەوەی شار، ئێمە کە هاتوونێتە ئێرە ئەم شوێنەمان بۆ دابین کردوون ئەوان بەرهەمەکانیان بێنن. 3 ڕۆژ بەردەوامە بین لێرە بۆی خەڵکی شاری سلێمانی بزانێت کە شوێنێک هەیە بەرهەمی کشتتوکاڵی سروشتی لێیە. دواتر ئێمە هەموو پێنجشەمەیەک لێرە ئەو بازارە بە هەمان شێوە ئەکەین. لە ناوەڕاستی وەرزی هاوینداین زۆربەی بەرهەمە کشتتوکاڵیە خۆماڵیەکان پێگەیشتون. بەرهەمی کێڵگە و خانووە پلاسیکەکان بە لێشا و ڕژاونەتە بازاڕەکانەوە. ئەم مامۆسایی ئامادەیی کشتتوکاڵی هەڵەبجەش بەشداری لە پێشنگاکەیە کردووە و دەڵێت خوێندکارەکانیان بە شێوەیەکی پیشەگەرانە بەرهەمە کشتتوکاڵیەکانیان بەرهەم هێناوە و لە پێشەنگای جارانی سلێمانیدا نمایشیان کردووە. ئێمە کێشێکمان هەیە جوتیاری ئەم وڵاتە بەروبوومی ساغ نابێتەوە، واتە کارەکە بەڵام بەروبوومەکەی دڵخۆشکرد نییە. بۆی ئەمە یەکێکە لە هەوڵەکان بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ فەلاح زۆر زەرەرەکە کە ئەیباتە عەلووە بە سعرێکی زۆر هەرزان و دوایی بەگران بە هاوڵاتی فرۆشێت و یەکێکە لە ڕێگەکان ڕاستەوخۆ بگاتە دەستی هاوڵاتی بەکارێنەر بۆ ئەوەی هەم ئەو سوود ببینە هەم جوتیارەکەش سوود ببینێ. باشێکی تری پێشەنگای جارانی سلێمانی کە تایبەت کراوە بە ئیشی دەست و جلوبەرگ و ئامادەکردنی خواردنی کوردەواری بە شێوەیەکی فۆلکلۆریانە. هاوکات خاوەن پیشەکانیش دەڵێن پێشەنگاکە تەنها سوودی ئابووری نییە بەڵکو و ئاڵوگۆڕی زانیاریشە لە نێوان ئەوان و هاوڵاتیاندا. بەڵێ لە ڕووی داراییەوە ئێستا لە بەرەو قەیرانی کە ڕووی کردوتە هەموو کەسە لە شتەکانی ئێمەشە ڕەنگی داوەتەوە یعنی سەرچاوەیەکی تەواو نییە. بەڵام هەتا ڕادەیەک باشە، بەڵام لە ڕووی دەرونی و بۆ نمونە لە ڕووی جستەیەوە کە تۆ ئەجوڵێت و یا دەروونە پێوەی ماندوو ئەبێ ئەوە ئارامێکی تەواو ئەبەخشێ بە ئینسان. بەهۆی زۆری بەرهەمی ناوخۆ لە بازاڕەکاندا نرخی بەرهەمە کشتتوکاڵیەکان نزم دەبێتەوە تا ئاستی ئەوەی جوتیارەکان تێچووی بەرهەمهێنانیان دەست ناکەوێت تاکە دەرفەتێکیش بۆ ئەوەی جوتیار و خاوەن پیشەکان کە بەرهەمەکانی تێدا ساغ بکەنەوە. لە ئێستادا تەنها ئەم پێشەنگا تایبەتانن. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.